خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان باس لە بابەتێکی گرنگی ئاینیەکەین، باس لە پند و وانەکانی ئەم بابەتاکەین، ئەویش شەوڕەویە، ئەوەی پێوترێ ئیسرا و میعراج. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی پێغەمبەرایەتی خۆیان ئەم سەفەرەی پێکراوە، ئەم شەوڕەویی پێکراوە و بەرزیش کراوەتەوە بەرەو ئاسمانەکان. ئەمە پند و ئامۆژگاری و وانی خۆی هەیە. یەک دوو بزانین بۆ لەم کاتەیە، تەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای ئەوەی بە میحنەتێکی زۆر هاتیە پەڕێ لە سەرەتاوە، خۆی پەروەردگار ئەم ئیسرا و میعراجێکە پێکە بەشە لە زانایان ئەڵێن وەک دڵنەواییەک بووە. بەڵام ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەنگەر حاجی عەبدوڵڵا، مامۆستای ئاینی کە بەسوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمان میوانە باس لە بابەتی ئیسرا و میعراجەکەین، کاتەکەی پند و ئامۆژگاریەکانی. مامۆستا گیان بەخێر بیت. مامۆستای بەڕێز، ئیسرا و میعراج بۆ وەکەی لە دوای چ شتێکەوە ئیسرا و میعراج بە پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دامتان خوش و دەستان خۆش و خۆی گەورە مەجلیسمان پڕخێر و بەرەکەت کە ئینشاءالله. ئیسرا و میعراج بە کێ کرا یەکەم جار و بۆ کرا؟ ئیسرا و میعراج، ئەوەی ئیسرا یعنی شەوڕەیی، میعراج یعنی بەرزبوونەوە. بە پێغەمبەرێک کرا عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی گەورە و میرەبان ئەبێ بزانین جارێک ئەمەی کە ئەمەی پێکراوە بۆ پێکراوە. بە پێغەمبەرێک کرا عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی گەورە و میرەبان شاهیدی ئەدا بۆ ئەخلاقی، بۆ زبانی، بۆ حەیاتی، بۆ دڵی. شاهیدی ئەدا فەرمێ ئەلەم نەشرح لەکە سەدرەک، ئایا دڵی تۆمان پاکەوە نەکرد؟ ئایا دڵی تۆمان بە ئاوی شەهامەت و غیرەت و ئیمان و دینداری پاک نەکردەوە؟ شاهیدی ئەدا بۆ زمانی فەرمێ وما ينطق عن الهوى، ئەو لە خۆی قسە ناکە. شاهیدی ئەدا بۆ ئەخلاقی فەرمێ إنك لعلى خلق عظيم. شاهدیە دا بۆ تەمەنیە فەرمێ لە عەمروکە سوێن بە تەمەنی مبارەکی تۆ. شەوڕەوی ئابەم پێغەمبەرە کراوە لە پاش چی؟ لە پاشەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قوڕیش هەمی کۆ بۆ وتیان ئەم محەممەدە و دار و دەسەکەی لە ناو شاری مەکە بڕۆنە دەرەوە، ئەبێ لە ناو ئێمان نەمێنێن. نەفی کرا، نەفی. چوونە شوویەک پێوترا شووی ئەبوو تالیب، چەند تەقریبەن 2 بۆ 3 ساڵ لە شووی ئەبوو تالیب بوون. وتیان ژوورخوازیزان لەگەڵا ناکەن، خواردنتان پێ نافرۆشین، بۆتان نییە بێنە ناو مەکە، بۆتان نیە تێکەڵاوی ئێمە بکەن. ئەوانەی کە پیاوانن ئافرەتانی ئێمە لە بیگەڕنەوە بۆمان. کچەکانیشان بووە نێرینەوە، ینی 2 کچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بووکی ئەوان بوو نادیانەوە. ئاتۆ یعنی ئەوەی کە باوک ئەوە تی ئەگالەوەی کە کچەکەی بنێرنەوە و بە زبانەکەی خۆمان بە تەلاق دراوی چەند ناڕەحەتە. حەساب بخەنە سەر و 3 ساڵ. لەو ساڵا خۆشەویستین کەس و پشتی و پەنات هاوسەری ماڵت کە ئینسان لە دەرەوە هەرچۆنە تووڕەبی هاتەوە ماڵ، دڵنەوایەکێکا خێزانی، ئەو خێزانی کە دڵنەوایی کە ئەو بمرێ باشە. ئەو مامەی کە پشت و پەنای کۆمەڵایەتی سیاسی عەسکەری بێ لەبەر ئەبوو تالیب یعنی زەبیان لێنە ئەدا، مامیشی لەو ساڵا وەفاتی کرد. پاشەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ها کە ئەڵێن نەماچارە لە هیجلایەتی نۆرەی لوتفی خوایە چوە تائیف. تی بەڵکو چین ئەوێ بەو دڵە زامارە، بەو دڵە تەنگە، بەو چاو پەرفۆرمێنسکیەوە، بەو بێتاقەتیەوە، بە ئەمە خۆشە بە زمان باسیکەی بۆ خەڵک وەکو چیرۆ بیگەڕێتەوە، بەس کەسێک عادی وەرە 10 دقە هەر 10 دقە خۆت خەرە جێگەی ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر بیری لێ بکەرەوە. ئینسان ناتوانێت تەحمولی بکە بەم دڵە زامارە و چاو پەرفۆرمێنسکە ڕووی کردە تائیف، بەڵکو مەوایەک ئومێدێک شتێک لێرە بەدی بێنێ. چوە ناو تائیف 3 سەر کردەی تائیف دانیشتبوون 3 سەر کردە. وتی من تیان تۆ بۆچی هاتووی کاکە؟ وەڵام من پێغەمبەری خوام و هاتووم بانگەوازی خوا گەێنم بەم خەڵکە و هاتووم بەم خەڵکە بڵێم خوای گەورە باتاک و تەنها بپەرستن و لەگەڵ هەتیوا باشن، زوڵم مەکەن و ڕیبا مەخۆن، ئەم شتانە خۆ هەمی سوودی مرۆڤایەتی تێیە. ئەڵێ ئەوە سەر یەکێک یانەکە سەری کرد ئەمە وەکو بڵێ هەمیان باشتر بێ. وتی تۆ ئەڵێ چی؟ وتی من ئەزانی ئەڵێم چی؟ من ئەڵێم پەردەکەی کەعبەم دڕاندبێ کە تۆ ڕاستکەی، تۆ پێغەمبەر. ئەو لەو نائومێد بوو، ڕووی کردە کەسی دووەرمە. وتی تۆ ئەڵێ چی؟ وتی باشە خوا بۆ فریشتێکی نەنات بیکا بە پێغەمبەر؟ ها فریشتێکی نەدا تۆ بۆچی نات؟ کەسی سێمە وتی باشە ئەم خەڵکەی ئێمە تۆ 20 مەڵەن کوڕ نییە وەجاخ و کوێرە، ئەم خەڵکەی ئێمە هەیەی 14 کوڕ و 15 و 20 و 10 هەیە، بۆ خوایەکێکی نەنات کە 6 کوڕی هەبێ، تۆی بۆ نات وەجاخ و کوێرە؟ ئەڵێ مناڵەوتکەی گەڕەک و کۆڵان و شەقام و گوندیان تێبەردا زۆر ناڕەحەتە.
تازە خێزان وفاتی کردبێ زۆر لە سەد گرانە تازە مام وفاتی کردبێ زۆر گرانە منفی کرابی زۆر گرانە لە غەریبیابی ملی ڕێگەر گرتبێت بەر بە تاقی تەنها هیچ مەوا پشت و پەنایەک و نەبێ ڕوو بکەتێ شوێنە تۆزێ مەوا تروسکایت یابی ئاش بەردبارانی کەن چەندێک خوێن لەسەر و بێ لە ناو پات و ناو پێڵاوەکان تا بێ زەی دەفەرمێ ئەمەنم بەزەیی پیهات کە بینیم لە شوێنێکا لە بن دارێکا دانیشت سینم کرد چەند کەسێک هاتن بۆ لای قسەیان لەگەڵ ئەگەر کە جوبریلی ئەمین بوو دووسێک مەلائیکەتی لەگەڵا بوو ئەڵێ یەکیان عایدی ئەو بوو کە ئاسمان و یەکیان هی دەریاکان و یەکیان هی شاخەکان وتی ئەی محەممەد بەخوا حەچی مەلایکەت لەو ئاسمانە هاتوونە تەخوارمی چاو بە فرمێسکە بۆ ئەم دیمەنەی تۆ لێرە بەسەرتەوە هاتووە دڵی تەنگ نابێ خەڵکی سەرزەوی پشتیان تێکردووی ئەوەی لە ئاسمانە پشتی توێ نەکردووی ئەی محەممەد ئەگەر ئیزن ئەدەی من مەلائیکەتی ئەو شاخانە میسایەنمەوە بەیەکە تائیف لێ ناوەدەین پشتا و پشتیان مەلایکەتی کرد فەرمی ئیزنمان بدە بەس بڵێ بەڵێ ئەم ئاسمانە لە ئاسیانە ڕوخێنم بەسەریانە مەلایکەتی سێمان فەرمی ئیزماندا هەر زەوی قوتیاندا بە ناویانە ئەڵێ دەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەستی بە خوێن و چای بە فرمێ دەستی بەرز کردەوە زەیتە فەرمی لە دڵی خۆم ماوتم ئێستا دوعایەکیان لێ ئەکا ئەیانکا بە قەرە بروسک ئەیان سووتێنێ ئەڵێ فەرمی اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون خوای هیدایەتیم قەومە بدەی عزریشی بۆ هاوردنە خوای ئەوان نازانن نەک خوای گەورە توو ڕەبێلیان و غەزەبیان گرە خوای هیدایەتیان بدەی ئەوان نازان واکەن بە من خوای لە پشتی ئەمانە لەنەوەی ئەمانە کۆمەڵێک کەس بێنیتە بەرهەم و فەرهەم بێنی خوا بە یەکتایی بپەرسن جوهد و جیهاد و تەقوا و نوێژ و دەستنوێژ و شەو نوێژ و تەوقەی گەرم حیا و شەرم قسەی نەرم ئەمانە بێ لە بەرامبەری خەڵکیە خوای هیدایەتیان بدەی زەی دەفەرمی ئالیا تێگەشتم کە وما ئەرسەلناکە ڕەحمەتەن إلا ڕەحمەتەن للعالمین یعنی چی ئەم ڕەحمەتە یعنی چی شەوڕەیی و دەعوەتنامەی عەرش بۆ فەرش خوای ئەعلا بۆ ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەعوەتنامەی و بۆ دڵدانەوەی لەم ناڕەحەتی و خەم و خەفەت و هاوسەرمردن و مامردن و دەرکردن و حیسار خرانە سەر و بەدبارانکردنەی دەعوەتنامەی بۆی دڵی بات و پێی بڵێ پەیامێکی پێ بڵێ ئەی محەممەد عەلەیهی سەڵاتو وسەلام ئەی خۆشەویستی خوا ئەی شای لەولاکە لەولا ئەگەر لەسەر زەوی قەدر و نەزانن ئەگەر لێ دەردیکەن ئەگەر لێ بەردی تێبگن ئێمە لە ئاسمان چاومان لە توێ ئێمە لە ئاسمان دڵی تۆ ئەدەینەوە ئێمە لە ئاسمان وەرە با چەند دیمەنانێک و پێ نیشان بدەین کە دڵ پێی ئارام بێتەوە لەو ناڕەحەتی و خەم و خەفەتە بابکە ئیسلام مێراج ئابم پێغەمبەرە کرا لەبەر ئامەش پێی کرا عەلەیهی سەڵاتو وسەلام زۆر باش ماوەسا یان دوایەوەی کە ئەو برێنە دراوکەتر شەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوڕەوی کرد ئەم ڕووداوە چۆنی بوو دواتر باسی ئەوژەکەی کە گەڕایەوە نێو هەواڵانی و باسی کرد و ئەمەیان چۆنی بوو بۆمان باس کرد کە کاتێک لە تائیف تەشریف مبارەکی هاتەوە مەکە نەیەتوانی بێتەوە ناو مەکە بەخاتری دینەکەی ئێنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو قەت لە حیاتیان لە هەموو تەمەنیا ترس لە دڵی وجودی پێغەمبەری خوا نەبووە ترسەکەی کە لە پێغەمبەری خوا ترسا پێغەمبەری خوا نەترسا لە دەعوەکەی لە بانگاوازەکەی لە خەڵکە موسڵمانەکە ترس و خەمی ئەوانی لەدڵا بووە کە کاری هاتەوە ناو مەکە نەیەتوانی بێتەوە ناو مەکە چونکە مەکە لێ قەدەغە بوو لە شوێی ئەبوو تالیب بوو جارە ڕۆیەوە بۆ شوێنێکی تر زانیوانە قوڕێش پێی ئیزنیان نەدەبێت پیاوێکی خێرخوایە گوتی من پەنایەدەم لەناو عەرەبا وایە ئەڵێ من پەنای فڵان کەسم داعنی لە ژێر سەیتەرەی منایە کەس بۆی نییە تەعادای لێ بکە کەس بۆی نییە زۆڵمی لێ بکە ئەڵێ هاتەوە شەو لە ماڵێکا خەوت کە جێی گومانە بێ ماڵی ئافرەتێک و پیان و ئوموهانێ لە لای ئەوان خەوت ئەفەرمێت کاتێکم بزانی هاتن بۆ لام جوبریلی ئەمین کە سەفیری خوایە بۆ سەر زەوی ئەڵێ بردیان یەکەم جار ئەبێ ئەم دڵە بردیانە لای ئاوی زەمزەم سەدری مبارەکی پێغەمبەری خۆیان شەق کرد بە ئاوی زەمزەم شۆردیان بۆ ئەمە چیمان پێڵێ پێمان ئەڵێ ئینسان هەرچەندە دیندار بێ پێویستە ئەم مەکینەی پاک بێ ئەم دڵەی ساف بێ ڕیشی زۆر درێژ بێ شەڕواڵەکەی جوان لەسەر سونەت دەڵا بێ سیواکەکەی خۆش بەشوا بۆنی خۆش لە خۆیدا زووز و قسەی باش و جوان و نەستەق بۆ خەڵکی بکە ئەمە بەشێکێتی بەشە گرنگەکەی ئاساسەکەی یەکەم لە جوبریل لە شوێ دەزی بکرد ئەبێ ئەم دڵ و دەروونە پاک بێتەوە ئەم دڵ و دەروونە ئەڕوا بۆ عەرشی ئەعلا بۆ سیدرەتە المونتەها بۆ حوزوری خوا ئەمە دیدارەکە لەگەڵ خوا ئیبن عوماسە فەرمێ بینینی خوا بۆ پێغەمبەر بوو قسەی خوا بۆ موسا بوو عەلەیهی سەلام ئەچی ئەم دیدارە ڕێکەخا ئەبێ ئەمە پاکاتەوە ئەمەیان شۆری ئەمجا فەرمێ چوون بۆ بەیت المەقدیس لەوێ دوورکە نوێژی سونەتی تەحیات المەسجیدمان کرد لێوە منیان برد بۆ ئاسمانەکان ئیتر بە درێژیە فەرمێ یەکەم جار ئادەمی بینی باوە گەورەمان وتی سڵاو لێ بێ ئەی کوڕی ساڵح و نەوەی ساڵحم
شهادەتی پێغەمبەرایەتی بۆدا شهادەتی ساڵحێتی بۆدا کێ باوکە گەورەی هەمومان ئەو جا پێغەمبەران بە پێغەمبەرانی ئەبینی موسى عليه الصلاة والسلام ببینی موسى عليه الصلاة والسلام دەست کرد بە گریان پاش ڕۆیشتنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆ ئەگری ئەی موسى فەرمووی ئەمە لە نەوەکانی ئێمەیە من لە پێغەمبەرانی ئولو العەزم زۆرینەی أو خلقك أشياء بعد لرجع قيامته لأمتي أمن صف قيامة صوب الصفا هشتا صفي رسول الله صلى الله عليه وسلم جيش بإبراهيم عليه الصلاة والسلام وفرمي صلاة من بنا وكان بقينا بأمتك إخوات بقينا فيش عم بله ذكر دار جوانا كان ناو بهاش بيتي لزي سبحان الله الحمد لله لا إله إلا الله هذا بيغمبرك توصيك كده حتى شو حضوري خواي قالوا ميرمان جبريل أمين فرمي أي محمد عليه الصلاة والسلام بحزت وصلاة فرمي من اللي رزيات البيع مسوتين شو كبري أو نور وتشكي خوا ناقرم بيعمل خوا على صازم برجي خوا ناقرم بس بيشتر بآويك شورا كبرجي أم تشكي بقري بآويك شورا كبرجي أم تشكي بقري شو كهال مردني جوا إنسان كأمر شيء تحويلي وجوده أم وجوده قرر تبديلي مكانه باشا تحويلي وجودي كلاو عليه الصلاة والسلام الله شو ما حضوري خواي متعال اللي بيت المعمورة سيدم كنت يما كعبة ما هي اللي سزويها هم الرويتيا كان كعبة يما لا آسيا أو كعبة وآسمان مالك يتيتيا مالي حقيقي خواي قولهم إلى بانا بيت المعمورة بيعمل خواي فرمي لكاتو ساتيا كحفتها زنبلا كالطوافيا تا روجي قيامة سرينا وطوافيك تركه يعني أجد يما اللي مثلا خلقك كي حتى زوري وكمي أو نابي قاعدة وقياس كم من فئة قليلة دائما وابو كم لسر حق بو أكثرهم لا يعقلون بو بس زورينا اللي ويه أفرم بحضوري خواي متعال قشتم بيجوا يبقى خدمتي كيم شيري أنا بهاوردم لقل شرابة من شيرة كم هبجات جبريل أمين بيه فرمو تو فطرتي سليم وباكو هالبجات أم جاء فرمي خواي قولوا ميربان أمي كيسان التحيات لله والصلوات والطيبات السلام أم بشر تحيات أمي تحيات كأمي إخواني بيغم خاصة الله خواي متعال كده أجا خواي بقولوا بيه فرمو السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته أمان وتي خواي متعال بمشي وازكتك يا ما يساب كدوانا بتحياته بشي عليك جوان الرجعنا اللي نجان ما دوبارك إن أصلا اللي هيك اللي خواي متعال ابن عباس فرمي خواي بيني بيغم عليه الصلاة أو قولي صحيح دايك مع عائشة فرمي إنه يبيني هو بركو نوريك يبيني بس ابن عباس فرمي هرب شاوي سر خواي متعال يبيني هو جاء قولك ابن عباس يشبهست شو قاعد ابن عباس حبري ما تيجي بيغم عليه خوي دعاء وكردوه اللهم علمه العلم والتأويل والتفسير باشا أفرمي خواهي قولي ميرمان أمجا كاكات يقراوا لنا أم بيغمبرانا چي بيغمبر بيش لقل خواهي قصي كردوا موسى عليه السلام موسى زاني خواهي قولي ميرمان شاكارك وخلاتي كي بيبو أم بيغمبرا أمجا وتي خلاتك چي وتفرمي نوشي لسر واجب كردن روجي بانجانيوش چنجار أرواد يتوى أرواد أهمي حكمتي تيايا بو خودي أواني أخو أما عملناك باكم بوزياء وتلو بيجابي أو حكمتي بو حكمة بو تعليم هنشد لبيغمبر خواهي رويداوة قضية بو تعليمه أفرمي منهم خلق ناسم هذا جاي بينش خاف فرمي أو يملل لح المحفوظة نسي مكة مزيا هناك هاد بنجاي بس إيوه بينش كمان بنجاي وده حسيبكم إيوه اللي نيت أنا شاكيك هابي أي محمد هدي كتير من بوتو اللي نيت شاكيك ويا شاكيك بو نسي بس اللي نيت خرابك بو نسي شاكيكو أنجام ده يقبل لاني كم يقبل دائما بو حسيبك باشا خرابك أنجام ده هرب يجي بو حسيبك شاكاري خو بو أمره فنجا جاليرا جرينجين يجمع بياله همو عبادة كانت لسر زوية كواجبون وواجبون لسر زوية واجبون زكاة لسر زوية جهاد همو يعني برام نيوش لأسمانا فرضوا نيوش هشتاو شوار آياتي قرآني لسره هشتاو شوار جاء فرمي أقيم الصلاة نيوشكم بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي على العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر جوازي يا كافر نيوجا هركسي تركيها كافر بوه يا كفري كدو يا نيوش روجي بين جار خو بانك مانا كبوم دعوته بين جار ويسار رفيقك زوزو خوش بيدو سكن روجي دو جار سي جار چوار جار تليفوني بوكي بي دي بي بيزاني اغادار خوي داس انقذ ولا مناتو لو شي اگر بلوكينا كي لفيسبوك روح هندو لي واتش خين باجني روجي بين جار خو بانك خلاص جام من باسكر بو لما زغوتك شواني قزم قدر بو بياك ياك جات الموساب شواتو باجو كم تري كذا زۆر باش مامۆستا کاتێک پیاوەڕ صلی الله علیه و سەلەم ئەم بەرزکردنەوەی پێکراو ئەم بابەتانی پێبەخشرا گەڕایەوە کاتێک گەڕایەوە و ئەمەی باس کرد ئیتر ئەوەی لە چواردەوری بوون بەشێکی کەمیان بڕۆیان بم بابەتە کرد هەتا لە ناو قوڕیشا بڵاو بووە یعنی ئەدەبەن لە ڕووی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم
ئەمە قسەی ئەوانە یعنی پێیان وت شێت بووە ئاگای لە خۆی نەماوە یعنی دوایی کە هاتەوە ئەمەی باس کرد و ئەوانی ئیمانیان پێنا ئەوانەی کە ئەوەی تر دژی بوون چی ڕوویدا ئەمە بۆ کافرەکان ئەوەندەی تر دڵڕق بوون بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەوانی لە دەوری بوون یەکسەر بڕۆیان بەم بابەتە هێنا جاتو ماوەسای بەڕێز پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو هەموو ناڕەحەتی هیچ بەسەریە هاتووە پاشەوە جیبریل پێوت کە چوویتەوە من باسکە ناخۆڵکە ئەم شێوازەی کە پێغەمبەران بینی ئیدریس پێغەمبەر بینی بتیتیانە بەهەش لە بەهەشتا فڵانە دیمەنە بینی فڵانەشت بینی هەموو ئەمانە باسک فەرمی جیبریل باسی کەم فەرمی بەڵێ ئەمرە بێ باسی کەی زانیوێتی ڕای پێ ناکەن پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وەرە ئەو هەموو ناڕەحەتی و ئێش و ئازار و دڵی زامار و چای پڕفرمێسکۆ هەبێ پێش و بڵێن ئەبێ بچی لە ناو قوڕیشە ئەمە بکەی کە خۆی ئەزانێت دەرئەنجامەکەی چەند خراپە کە ئەزانێت کەس بڕوای پێ ناکات کە ئەزانێت تەئکید 100% کۆمەڵێکە جارێ لێوە دڵ سابت نەبوو لەسەر ئیسلامەتی و دینداری پاشەکشەی هەیەکە لە سەح و دەعوە و دینداریەکە هەڵسا لە خەو گێڕای بۆ ئوموهانی سەحەبی ماڵەکە وتی ئەم شەو من شتێکی وتی دیار نەبوویت تا بانگی بەیانی لەکوێ بی فەرمی شتێکی وا بوو ئوموهانی کەسێکی دڵسۆز وە هەڵە دەسم بە پشتێن و ئەمە مەڵێ بۆ خۆ جوانێ کەسێک لە 100% دڵسۆزێتی وتی بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەم شتە باز مەکە ناو خەڵکە کەرامەت و حورمەتی پێی ئەشکێ ناو قوڕیشە بەگوێ منەکەی بە هەر لە لای خۆت بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو بڵێ ئەها هیچ حەدیثێکی نەوتۆ بەس زانان کە باسی گەڵێ وەکو بڵێ تازە چی بکەم یعنی ئەمرێکە ئەوی بیڵم تأكيد بەربارانە کرێت تأكيد بە درۆ ئەخرێتەوە تأكيد ناڕەحەتە کرێت سەرزەنشتە کرێت بەڵام ئەبێ بیڵێ چووە لای پەنای کەعبا ئەبوو جەهل بەو بەیانی ها شەڕ و فیتنە بەو بەیانی زۆر هات شارە زۆری ئێمەواتانی قونتە هات گەیە لای پێغەمبەری خوا ئەبوو جەهل لە علم طبعی بەشەری ئەزانی وتی شتێک هەیە چییە وتی وەڵا ئەم شەو من چووم شەوڕەویم پێ کراوە و فڵان و هەمی گێڕایەوە ئەبوو جەهل زۆری پێخۆش بوو عالی هەمووی ناودارە دۆزیێتەوە وتی تۆ پەلە مەکە یەک دەقە ئیسا من خەڵک بانکەم ها بەزۆی ڕەکەوە ئیعلان و فەیسبووک و خەت و ئینتەرنێت و سەحەفی و ڕۆژنامە نووسگشتی باشکەم ئەوەدەی لە بەدەمیانە باسی بکەی تی بەڵێ کەم ئەڵێ تیەکەوتە ها بەونە ئەو شعرا ئەوسا ئەنوو لە جافە ئەنوو پشیلەیە کلکی بسوودایە لە حەوەت کلکی خۆی کە بەنا هەموو داوایەکە هەمی ئەوەتێ بەرەدا ئەش وەکو پشیلەیە کلک سوتا ئەڵێ هەموو ناو مەکەی کۆ کردو هەمی هەوو لەگەڵ خۆیان ئەوەی دەمسوی قسە ڕۆشتووە هەوری وتی کاکە پێم زانم پیاوە لێ چی ئەڵێ پیاوەی خوا عەلەیهی سەڵات وسەلام جاسی کە چەند ناڕەحەتە چەند دڵ بە ئازارە ئەو خەکە هەمی سەیری دەموکە هەمی ڕابێرە و گاڵتە و پێ بکە هەمووی ئێستا ئێمە لە تەلەڤیزیۆنێکی عامی خەڵک قسەکەن خواخوات ئەڵێ کەلیمەیەک نەڵێم لەسەرم کەوێ دوایی باش نییە ئەو کەلیمەیەکە لەفزیە بەس تۆ دانیشی یەک چیرەوە بگێڕیتەوە خەڵک هەمی گاڵتە و پێ بکات تەئکیدی هەمی بە ناڕاستگۆ دەزانێ لە کاتێکا تۆ پێشی ئەم وەحیە پیانتی صادق الوعد الأمین ڕاستگۆ دەست پاک داوێن پاک دەم پاک ئێستا وا پێ بڵێ ئەڵێ ئەیگەڕاوە ئەیاندا بەسەر خۆیان ئەویاندا بەسەنگیانە ئەم جایی و گەیشتمە بەیت المەقدس ئەمجانەوە ئەیاندا بەڕام خۆیانە گشتی پی ئەکەنی سەیرانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات چی بکە یعنی ئەوە ئەمری خوایە جولی پێ و تۆ بیبیڵێ وەحیە شتی وا بۆ وحی نابێ بشارێتەوە ئەبێ هەمی بڵێ بەم خەڵکە هەمی بۆ خەڵکە ئەو خەڵکە پێکەنین و ئەمانە جالوە صدق کە عولەما فەرموون ڕازگۆیی لە پلەی شەهادەتیش بەهێزترە ئێستا هی وایە بە هەموو ئاواتی وەڵێ ئەخ شەهید بوومە خۆم بە قسە خوا ساغ کردایەتەوە من داخۆ لە پێناو دینەکەی تۆ شەهید بووم ڕازگۆیی و صدق لە شەهادەتیش گەورەترە لە شەهیدی گەورەترە ئەڵێ وتیان جارێ بەقوەترین کەسی لە دەوری پێغەمبەری خوا بوو لەو ئان و ساتە ئیمامی ئەبوبەکر ئەڵێ وتیان با بچین ئەو بانکەین چوون بۆ لاتیان ئەی ئەوبەکر هاوڕێکە واڵێ بەشکم ئەویش بڵە وانیە و یاز ئەڵێ ئەوبەکر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئیمانی ئومەتە بخەتە تای تەرازوێت ئیمانی ئەبوبەکر بخەتە تای تەرازوێت ئیمانی ئەم حەزەیری ئەبوبەکر گەورەتر لە ئیمانی هەموو ئومەت ئەڵێ بەو هەموو ئیمانە ئیمامی ئەبوبەکر وتی جا پێغەمبەری خوا وای وتووە ئەگەر ئەو وای وتبێ وایە ئەگەر ئەو وای وتبێ وایە یعنی نەیتوانێت 100% بڵێ وایە کە هاتە حزوری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی تۆ لەوە زیاتریش بڵێ هەر وایە من 40 ساڵە ڕەفیقی تۆم ئەزانم چی ئەڵێت و چی ناڵێ ئەزانم لە هەموو تەمەن تا ئەو زبانەی گوناه و پێ نەکردووە پیاوەکار بۆ لای ئیمامی ئەبوبەکر فەرمی دوعام بۆ کە فەرمی بچۆ بۆ لای ئەو پیاوە بە زمانی تا ئێستا درۆی نەکردووە بڵێ بەو زبانەی تا ئێستا بێشەرعی و پێنەوتووە درۆ پێنەوتووە دوعای خێر بۆ من بکە ئەڵێ چووە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی پێغەمبەری خوا من شایدی بۆم تۆ وحی لە ئاسمان وێنیت تۆ قورئان و قسەی خوا نەقڵەکەی بۆ ئێرە ئەوە چی ئەگەر بەڵێ وڵاتەوە ڕۆیشتویتە ئەوێ هاتووی ئەمە جا ئەمە کاتی وتراوە ئیساتێ ئەم تیشکەکە ئیساتێ ئەم تیشکەکە ئێستا ئینتەرنێتە ئەم خەتی مەسەڵەن ئەم کەناڵی ئەمە بژار لە ئەوروپا و کابرا شاوی لە توێوانیە ئەمە نەبووە
ئەڵێ ئەم جارە وتیان پێی وتیان ڕەنگ نییە وا بێت بەڵگە و شایەتمان بۆ بێنە قول هاتوا برهانەکم وكنتم صادقین بەڵگە بێنە گەر وایە پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمی بەڵگەیان وتیان دوو پیاومانەیە ناو مەکە دائیمەن ئیشی قودسەکەن ئەچنە ئەوێ ئەم دوو پیاوە شارەزای هەموو کاروباری و شوێنێکی ناو قودسن بچن بانیان کرد ئەڵێ چون ئەو دوو پیاوە بان کرد پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمی کە ئەوانیان هاو من دڵم خۆفێکی کرد بۆ چونکە ئەکە تۆ ئێستا مەسەل من هاتوومە تێرە بەرنامە پێشکەشەکەم سەی ناکەم زانم لویا چییە و ئەو پیاوە بەڕێزە کیە بۆ ئەمە چی بوو سەی ئێرە ناکەم من ئیشەکەی خۆم وەزیفەکەی خۆم چییە ئەمە پێشکەشەکەم پێغەمبەر فەرمی سەی دار و دیوار و شوێن و دەرگا و ڕەنگ و ئەم شتانەم نەکرد شتێکی لێ بپرسن و نەیزانێ ئەڵێ هاتمتیان دەرگاکەی فڵان شوێنی ڕەنگی چۆن دەرگای باشووری چۆنە گومەزەکەی ڕەنگی چۆنە گومەزەکەی کەوێتە کوێی مزگەوتەکە مزگەوتەکە چەند مەتر ئەبێ ناوەکەی ئەڵێ لەو کاتە خوای گەورە وێران چۆن ئێستا ئەم شاشەی ئێمە مەسەڵەن هەموو دنیا تۆ مۆبایلەکەی خۆ ئاکەیتەوە شاشەکە کامێرەکە دەکەیتەوە لە ڤایسا و ڤایبەر سەوت و سوورە قسە لەگەڵ ئەوروپاکەی ڤێتنام بەرلین واشنگتۆن قسەی لەگەڵ ڕێوانیە لە هەمان کاتە ئەڵێ ئەوە بە زمانی ئەمڕۆکە بڵێن ئەڵێ خوای گەورە وێران ڕێکردن ڕسمی قودسیەوەتە بەرچاوم ئەڵێ هەموو شتەکان کە پێم وتمتیان وەڵا وایە تم بە شتێکی تریشتان پێ بڵێن کاروانێکتان لە ڕێیە لە کاروانەکەدا ئەوە نەکەسە ئەوە نە شەخسە ئەسپێکی لێ ڕەشە وڵەنکەکەی ملی سوورە لە پێشیانەوە ئەڕۆ فڵانە باریشی پێی بەیانەکی دوای نوێژەکەیەتە بەرەوە ئەڵێ بەیانی دوای نوێژانی کاتە سەباح بووە کە ڕۆژ بووە هاتە پێرەوە ئەمانە سەیرەکە ڕێک فیعلەن وایە ئەلەوتیان وەڵڵا ئیبرا سیحرەکەی ئەوە کوڕەکەی هەتیوەکەی ئەبوو تالیب گەیە ئاسمان ئەوە وەڵامەکەی هەموو ئەوە ئیمانەکەم کە پیانێنە زۆر باش مامۆستایان زۆر بە کوردی دەرفەتمان نەماوە گرنگترین وانە و پندێک چییە کە موسڵمانانی ئەم سەردەمە لەو ڕووداوەیەدا وەری بگرێت یەکەمین شت کە گرنگە ئێمە دەستی پێگرین یەقین زۆر مهمە ڕاست ئەو شتەی ئیمان هەڵەوەشێنێت دەست نوێش تۆ دەستدەی لە ئافرەتێکی نامەحرەم دەست نوێژەکە دەشکێ ئیمان بە شک بە گومان هەڵەوەشێنێتەوە ئیماندار یعنی چی ئیماندار وشەیەکی عەرەبیە دارەکە کوردیە یعنی باوەڕدار یعنی چی یعنی قەناعەت و بیر و بڕوان بە کۆمەڵێک شت هەیە کە خەڵکی تر نیەتی ئیمان بوون بە غەیبیات الذين يؤمنون بالغيب ئیمان شکی تیان نەبێ ئێستا بەهاش بێنە ئێرە ئیمانی تۆ پێ زیان نەکات پێش ئەوەنە قەناعەت پێی هەبێ ڕاست ئەمە ئیمان دووەمیش دەستگرتن بە نوێژ سێمین شت پێشەوایەتی ئەم پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام گەورەی ئەم پێغەمبەرەکە هاتەوە بۆ بەیتول مەقدیس نوێژی بۆ 120 ئیمامەتی بۆ 124,000 لە پێغەمبەران کردووە چوارەمیان کە زۆر گرنگە ئێمە بیلێین قودس شەرەف و کەرامەتی ئومەتەیە عیزەتی ئومەتە قودسە هەر کەسێک وەفا و ئەحد و خۆشەویستی بۆ منبەعی پێغەمبەران نەبێت کە قودس هەموو پێغەمبەران لێ هاتوون لە ئاخیریا خوا کە دەستی لە بەنو ئیسرائیل وەکو بڵێ بێئومێد بوو لە بەنو ئیسرائیل کە ئەمانە یەقتولون الأنبیاء بغیری حەق گۆڕای بۆ پێغەمبەرێکی عەرەبی کە هەموو پێغەمبەران 3000 ساڵ قودس جێگەی پێغەمبەران بووە شەرەف و کەرامەتی ئومەتە کە قودسە ئێمە لەلامان قودس بێ مقدس بێ پاشە کشە نەکەین نەمان ترسیێنن یعنی مجاملە نەکەین لەسەر قودسبوونی ئیسلامی بوونی قودس مجاملە نەکەین یعنی لەگەڵ هیچ کەسێکە نەکەینەژێت تەئسیری سۆسیال میدیا نەکەینەژێت تەئسیری خەڵکی هێزی بەرامبەر وا لێ نەکاتەوە بترسێنێ F-16 و V-53 و قووەتی ناتۆ و حیلف و نازانم ئەمە لێ نەکات ئیمان بە قووەتە پێغەمبەر خوای ئەم دینە کە هات لە ماوەی 30 ساڵە ئەخ تۆ وەرە لە ماوەی 30 ساڵە ئیمپراتۆری فارس و ڕۆم و دوورگەی عەرەبی لە ژنێک و پیاوێک و مناڵێک دەستی پێ کردووە لە ماوەی 30 ساڵ ئەم ئیمپراتۆرەدانی ڕۆخاندووە ئیمان بوون یەقین بوون بە مەسەلە و قەزیە کە عاقیبەت و ئیماندارانە گرنگی نوێژ گەورەی قودس هیمەتی ئەم پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام خۆشەویستیمان بۆ ئەم پێغەمبەرە وەفا و عەهد لەگەڵ ئەم پێغەمبەرە کە چی کرد ئێمە هاتوینە سەر حازی هاتوین دانیشتوینە سەر قەنەفەی جوان و چایەکە خۆینەوە دووسێ قسەکەین و خۆمان جوان لێ گۆڕی و دەست بەئەدەین و ئەڕۆینەوە ئەوەی کە ئێشەکەی چەش ئازارەکەی چەش خوێنەکەی ڕشت عەرەقەکەی ڕشت فرمێسکەکەی ڕشت ناڕەحەتیەکەی بینی برسێتی توینێتی ئەم پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام عەهد و وەفامان بەرامبەر ئەم پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئەمجا لەو ڕێگانە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بوازی لە کۆمەڵێک شتی تەرک کردووە کۆمەڵێک شتێکی بینیوە کە ئیسا کات نییە تۆ لە ماوەی نیو سەعاتە گەشتێکی لە دوای نوێژی عیشا تا بەیانی بڵێ دەست خۆش ئەمانە گرنگیەتی و قودسیەتی ئەم ئومەتێکە بێ ئێمە بەڕاستی بیپارێزین دەستەکانە خۆش بێ مامۆستاگیان زۆر بەخێر بێ مامۆستا سەنگەر حاجی عەبدوڵڵا سپاسانەکەم و لاشتان ساڵ خۆش بێ